هروي مريم دو چاوی منی چەند جوان و شۆڕاژم چەند جوان و شۆڕاژم مريم دو چاوی منی چەند جوان و شۆڕاژم چەند جوان و شۆڕاژم دەورە ڕاستی پێ بڵێ ماوەیە کەم نێبوونی ماوەیە کەم نێبوونی گەر بەچی بۆ من نەبووی نامەوەی بە بێوەژنی نامەوەی بە بێوەژنی شەو ڕۆژ دەستە و دوعا لەخوا دەپاڕێمەوە شەو ڕۆژ دەستە و دوعا لەخوا دەپاڕێمەوە لەسەر بەرمان لێژەکەم ئاەتان دەڵێمەوە یارم لە من تۆراوە چی بکەم ئاش نابێتەوە یارم لە من تۆراوە چی بکەم ئاش نابێتەوە هەر بۆ مورادی تورکی هەیڵێم و وەیڵێمەوە سڵاو لە کاکەم بڕان دڵم پێی دەکرێتەوە ئۆی 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 شیرینم شیرینم نازەنینە بەکسادەی سەری زەمینە شیرینم نازەنینە گوڵی سەر ڕووی زەمینە من یارێکی وا مناوێ مەشغوڵی تەلەفۆن بێ من یارێکی وا مناوێ مەشغوڵی تەلەفۆن بێ یان داوای ماچی لێ بکەم بە فەوری گرژومۆن بێ دەست بکا بە قیژەقیش دایما لا ئاخر تۆن بێ یان سەر و پێ نەزانێ هەر خەریک هێلکە و ڕۆن بێ من یارێکی وام ئەوێ خۆی سایەک ئەفەلۆن بێ من مەست و قمار بکە خاوەن خۆشترین بۆن بێ کە پێم وتێ بۆ جوانێ هێرا وەک ماڕاستۆن بێ شەر بێ هەدیەی بچووکم بۆ ئەو ماکسی ئایفۆن بێ شەر بێ هەدیەی بچووکم بۆ ئەو ماکسی ئایفۆن بێ ساڵیادی کاکەم مڕاد ئەم شەو دەبێ ئاوا بێ ساڵیادی کاکەم مڕاد یاڕەب تەمەنی درێژ بێ ئۆی 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 شیرینم شیرینم نازەنینە گوڵی سەر ڕووی زەمینە شیرینم نازەنینە گوڵی سەر ڕووی زەمینە